سەرڕای بەڕێوەچوونی سێگەڕی دانوستانی ئەتۆمی لە نێوان ئەمریکا و ئێران بۆ چارەسەرکردنی پرسە هەڵپەسێدراوەکان بەتایبەت پرسی ئەتۆمی، بەڵام ئەمڕۆ هێرشی لە ناکاوی ئاسمانی ئەمریکا و قەواڕی زایۆنی بۆ سەر ئێران دەستی پێکردو. ناوچەکە و گیانی پەلکێشی دۆخێکی پڕ لە مەترسی واڵۆزی زیاتر کرد. دوای کەمتر لە ساڵێک لە جەنگی 12 ڕۆژەی ئێران و قەواڕی زایۆنی لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوو، هێرشی ئاسمانی ئەمریکا و قەواڕی زایۆنی بۆ سەر ئێران دەستی پێکردەوە و بەپێی قسەی بەرپرسانی زایۆنی چەندین مانگە ئامادەکاری بۆ ئەو ئۆپراسیۆنە کراوە و چەند هەفتەیەکیشە وعدەکەی بە هەماهەنگی ئەمریکا دیاری کراوە. لەوبارەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە وتارێکیدا دەڵێت سوپای ئەمریکا ئۆپراسیۆنێکی سەربازی فراوان و بەردەوامی دژی ئێران دەست پێکردو و ئامانج لەو ئۆپراسیۆنەش بۆ پاراستنی ئەمریکیەکانە و دەڵێت کەشتی گەلی ئێران و موشک و بەرنامە ئەتۆمیەکەی دەسڕینەوە. ترامپ جەخت لەوە دەکاتەوە کە وڵاتەکەی کار دەکات بۆ ئەوەی چی دیکە ئێران نەبێتە هەڕەشێکی ئەتۆمی و ڕاشیگەن. تاران بۆ ساڵانێکی درێژ هێرشی بۆ سەر ئامانجەکانی ئەمریکا ئەنجامدا و بۆ چەندین دێژ دروشمی مەرگ بۆ ئەمریکا بەرز کردوتەوە. تۆڕی CBS ئەمریکی لە زاری بەرپرسێکی ئەمریکاوە بڵاوی کردەوە ئەو ئۆپراسیۆنی بۆ سەر ئێران نزیکەی 10 ڕۆژ بەردەوام دەبێت. میدیاکانی ئەمریکاش دەڵێن وڵاتەکان بەشدارە لە هێرشەکانی سەر ئێران و لە دەیان پێگە و شوێنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هێرش دەکرێت. لای خۆشیەوە ئێران هێرشی تۆڵەسەدنەوەی لە هێرشەکانی ئەمریکا و قەواڕی زایۆنی دەست پێکرد و جگە لە ئاڕاستەی موشەکەکانی بەرەو خاکە داگیرکراوەکان وەکو پێشتر ڕایگەیاندبوو هەر لە سەرەتاوە هێرشی موشەکی کردە سەر ئیمارات، قەتەر، بەحرەین، کوێیت کە بنکەی ئاسمانی ئەمریکایان تێدا جێگیر کراوە. هەرچەندە ئەمریکا و ئێران لە 6 مانگەوە و بە نێوەندگەری عومان سێ گەڕی دانوسانیان لە مەسقەت و ژنێڤ ئەنجامدا و باز لە هاتنەدی بەرەو پێشچوونی بەرچاو لەو دانوسانانە و نزیک بوونەوە لە ڕێککەوتن دەکرا، بەڵام هەموو ئەوانە نەبوونە ڕێگر لە بەردەم هەڵگیرساندنی جەنگێکی دیکە لە ناوچەکەدا. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە 19 مانگە مۆڵەتی 10 ڕۆژی بۆ ئێران بۆ گەیشتنە ڕێککەوتن دیاری کرد و هۆشداریدا لە کاتی ڕێگنەکەوتن، بەڵام کۆکردنەوەی هێزی سەربازی لە ناوچەکە و ڕەوانەکردنی دوو کەشتی جەنگی فڕۆکاڵگری زەبەلاحی ئەبراهام لینکۆڵن و جیرال فۆرد بۆ ناوچەکە ئاماژەی نزیکبوونەوەی هەڵگیرساندنی گەڕێکی دیکەی جەنگ بوون. ئەوەی جەنگی ئەم جارە ژیا دەکاتەوە قەواڕی زایۆنی لیستی تیرۆرکردنی سەرکردایەتی ئێرانی دیاری کردووە. لەوانە عەلی خامنەی ڕێبەری باڵا و مەسعود پزیشکان سەرۆکۆماری ئەو وڵاتەیە. ئێرانیش لە دوای هێرشەکانی ساڵی ڕابردووە ئامادەکاری تەواوی کردو و هەڕەشەیەوە دەکات وەڵامی ئەم جارەی وێرانکەر و گشتگیر و هەرێمایەتی دەبێت.